بسم الله الرحمن الرحیم دیارە مەسلەی پەرلەمان قسە و بابەتی زۆر هەڵدەگرێت لە کاراکردنەوەی و چۆن کارا دەکرێتەوە و بە وەکو بڵێ چەند شەرت و شروتێکی بۆ دابدرێتن ئەوە ناکاتە پەرلەمان بەڕاستی پەرلەمان دەبێ سەروەری خۆی پارێزراوە بێتن و دەبێ دەستەی سەرۆکایەتی دەستی واڵا بێتن لە ئیش و کارەکانی خۆی. ئێمە بەرەو دەوڵەت بوون دەڕوین کە بەرەو دەوڵەت بوون دەڕوین یەکەم هەنگاو دەبێ ڕێز لە ئەو دامەزراوانە بگیرێتن و ئەو دامەزراوانە هەر یەکە و ئیش و کاری خۆی بکاتن و تەداخل نەکرێتن لە ئیش و کارەکانی یەکتری لەبەرەوەی پەرلەمانێک کە چەند وەکو بڵێ شەرت و شروتی بۆ دابدرێت و نابێ دەست بۆ یاسای سەرۆکایەتی ببات و دەبێ بە ڕەزامەندی چەند لایەنێک یاسا دەرکاتن بۆ ریفراندوم و چەند خاڵێکی دیکە بەڕاستی ئەوە لە شەئنی پەرلەمان کەم دەکاتەوە و علامەتی ئیستیفامیش دێخیتە سەر خودی ئەو دامەزراوەیە کە دامەزراوەیەکی گرینگە. لەبەرەوەی خوازیارم ئەو بربەستانەی کە دروست کراون ئەو بربەستانە نەمێنن و پەرلەمان دەستی کراوە بێتن و قەناعەتیشم وایە مەسلەی دەستەی سەرۆکایەتی ئەو دەتوانێتن زۆر بە بابەتیانە هەڵسوکەوت و معامل لەگەڵ سەرجەم یاساکان بکاتن کە لە پەرلەماندا هەنیان دێنێ پەرلەمان. خود مەسلەی ڕازیبوون و ناڕازیبوون ئایا و پەرلەمانەی کە بەو شێوە بێتن قەناعەتم وایە نەکە ئێمە هیچ فراکسیۆنێکی دیکەش قەناعەتم وایە گەل لە ناخەوە وەکو ئازادی کەیوە لە ژێر فشاری حیزبەکەی بێتە دەرەوە ڕازی نابێ پەرلەمانێک تەوجیهی لە دەرەوە بۆ بێتن و پەرلەمانێک خاوەنی ئیرادەی خۆی نەبێ پەرلەمانێک خاوەنی هەڵوێستی سیاسی خۆی نەبێتن قەناعەتم وایە ئەو پەرلەمانە 2 ساڵە بەرەو 2 ساڵ دەڕواکە تاعتیل کراوە و پەک خراوە چەند مانجێک کورتمان ماوە ئەو پەرلەمانە نەبێت چاکترە نەک بە شەرت و شروت و ببێتە پەڵەیەکی ڕەش بەو خولەی کە ئێستانەکە لە خزمەتی دای. خۆی یەکێک لە ئیشوکارەکانی پەرلەمانی کوردستان بە دوواداچوون و لێپرسینەوە و پرساندنە لەگەڵ حکوومەت و ئێمە بەڕاستی لە ڕابردوودا توانم بڵێم خولێکی زۆر کارا بووە لە بەشێکی زۆری وەزیرەکان و وەزارەتەکان بە دوواداچوونمان بۆ ئیشوکارەکانیان کردووە و قەناعەتم وایە لە فەراغی پەرلەمان ئیشوکارێکی زۆر کراوە کە پێچەوانەی ئەو یاسا بەرکارانن کە لە هەرێمی کوردستاندا کاریان پێدەکرێتن پێویستە کاتن کە پەرلەمان بەجددی لیژنەکانی بێنە سەرخەت و بە دوواداچوون بۆ ئیشوکارەکان بکەن و حتا ئاستی لێسەنەوەی متمانە لە بەشێک لە وەزیرەکان پەرلەمان کارا بکرێتەوە چونکە ئێمە گە تەماشەی پەرلەمانی بەغدا بکەین کە لە حاڵەتێکدا کە ینی هیچ بەهانەیەکیان نەیناوە شەڕی داعش و بەڵام متمانیان لە وەزیری دیفاع وەرگرتەوە یعنی کە لە بەرەکانی جەنگدا بوو لەو حاڵەتانەدا کارابوونی پەرلەمان بۆ حکومەت باشە و بۆ پەرەو پێشچوونی کاروباری حکومەت باشە و بۆ خەڵک باشە بەڵام ئەگە پەرلەمانت نەبیان پەرلەمانت دەستەوەستان بێتن نەتوانێت ئیشوکارەکانی خۆی بکاتن قەناعەت ومایە ئەو وڵاتە ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەندەڵی و بەرەو دکتاتۆریەت دەڕواتن و بەرەو قۆرەخکردنی دەسەڵاتەکان دەڕواتن کەەوە شەمولایەکمان زەرری لێ دەکەین.